ئیسرائیل دەوڵەتێکی بێئامانە بۆ بەرپرس و سەرکردەکانی. مەرج نییە ئەوەی لە مەیدانی جەنگدا سەرکەوتوو بێت ببێتە براوەی کۆتایی جەنگەکە، بەڵکو بەشێکیان زیندان چاوەڕێیان ئەکات. مەبەستمە باسی بەنیامین نەتەنیاهۆتان بۆ بکەم. لە ئێستادا بەنیامین نەتەنیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل وەک یەکێک لە سەرکردە دیارەکانی وڵاتەکەی ئەبینرێت کە سەرکردایەتی تونند و تیشترین جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. بێگومان ناویشی ئەچێتە ناو لاپەڕەکانی مێژوو، چونکە لەو سەردەمەی ئەودا چەندین کەسایەتی و سەرکردەی کاریگەری سیاسی و سەربازی ئێرانی و نزیک لە ئێران کوژراون. مەترسیە گەورەکە بۆ نەتەنیاهۆ لە مەیدانی جەنگدانیە کە ئێستا بەڕێوەی ئەبات، بەڵکو لە ناو هۆڵەکانی دادگای وڵاتەکەی خۆیەتی کە چاوەڕوانی ئەکات، چونکە ئەو چەند ساڵێکە ڕوبەڕووی چەندین تۆمەتی گەندەڵی بۆتەوە. ئەمەش بەلای یاساکانی ئیسرائیلی دەرچوونی نییە. چەند پیاوێکی قارەمان و بەوەفابێت بۆ وڵاتەکەی، بەڵام دوجار دەهێنرێتە بەردەمی دادگا و بە لێپرسینەوە لە گەندەڵیەکانی دوا بڕیار لەسەر چارەنووسی دەدرێت. بابزانی نەتەنیاهۆ چی لەسەرە؟ ساڵی 2019 لەلایەن داواکاری گشتی وڵات داوای یاسایی لەسەر نەتەنیاهۆ تۆمار کراوە. ئەوزە تەنیا یەک تۆمەت نییە، بەڵکو سێ تۆمەتی ڕوبەڕوو کراونەتەوە کە ئەوانیش بە دۆسیەکانی 1000، 2000، 4000 ناسراون. بابزانی ناوەڕۆکی دۆسیەکان چین؟ دۆسیەی 1000 بریتیە لەوەی نەتەنیاهۆ ئەندامانی خێزانەکەی بەتە هەردوو لایەن دیاری بە نرخیان لە بازرگانانی دەوڵەمەند وەرگرتووە لە بەرامبەر چاکە و هاوکاری لە بوارە جیاوازەکاندا. لە دۆسیەی 2000دا تاوانبارە بەڕێکەوتن لەگەڵ ئارنۆن مۆزێس، نووسەر و کەسی دیاری ڕۆژنامەی یەدیئۆت ئەحرەنۆتی ئیسرائیلی، بۆ ئەوەی ڕووماڵێکی تایبەتی بۆ بڵاو بکاتەوە کە تیایدا مەدح و سەنای نەتەنیاهۆی کردبێت. کەیسی 4000یش ئەو تۆمەتانە ئەگرێتەوە کە یارمەتی بە شاؤڵ ئیلۆڤیچ، خاوەنی پێشووی ماڵپەری هەواڵی ئیسرائیلی کە ناوی واڵایە داوە، بۆ ئەوەی ئەویش ڕووماڵی تایبەت و ئەرێنی لەسەر بڵاو بکاتەوە. جا بە ئەوەشتان پێ بڵێم لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا نەتەنیاهۆ 72 جار لە بەردەم دادگا ئامادە بووە. دوایین جاریان ڕۆژی 19 مانجیەکی ئەم ساڵ بوو و لەبارەی دۆسیەی ژمارە 4000 وتەی لێوەرگیراوە. هەرچەندە نەتەنیاهۆ تۆمەتەکان ڕەت ئەکاتەوە، دەڵێت ئەوە بۆ ئەوەیانە لەسەر دەسەڵات شکستم پێ بهێندرێت، بەڵام دادگا قسەیەکی دیکەی هەیە و چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکانەکات. هەرچەندە ئەو تۆمەتانەی ئاراسایی نەتەنیاهۆ کراون لە چاو جەنگ و تەقاندنی موشەکەکان و دەستکەوتە بەدەست هاتووەکانی جەنگەکەی ئێستای بچووک دەردەکەون، بەڵام لە داهاتوو دەبێتە مەترسی هەرە گەورە بۆ سەر داهاتووی سیاسی و ئەگەری ئەوەی هەیە کۆتایی بەدەسەڵات و ناوبانگەکەشی بهێنرێت. لە مێژووی ئیسرائیلدا دادگاکان پڕن لە دۆسیەی ئەو کەسایەتی و سەرکردانەی کە لە دوای نەمانیان لە دەسەڵات یاخود لە کاتی دەسەڵاتدارێتیشیاندا ڕوبەڕووی تۆمەت و سزادان کراونەتەوە. نمونەش زۆرن. بۆ نمونە ئیهۆد ئۆڵمێرت، سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل، بە تۆمەتی بەرتیل وەرگرتنەوە زیندانی کراوە. مۆشێ کاتساف، سەرۆکی دەوڵەت، بۆ ماوەی 7 ساڵ زیندانی کراوە. ئاریا دەرعی وەزیری ناوخۆ بووە بەهۆی گەندەڵیەوە سزای زیندانی بەسەردا سەپێنراوە. ئەمە جگەلەوەی لە دەیەکانی ڕابردوو زیاتر لە 30 کەسایەتی سیاسی ئیسرائیلی بە تۆمەتی جیاوا سزادراون کە لە ناویاندا وەزیر و سەرۆک شارەوانیەکان و بەرپرسانی باڵا هەبوونە. بێگومان لە کۆتایی دەسەڵاتی هەر سەرکردەیەکی ئیسرائیلی دیمەنێکی غەریب دەبیندرێت، ئەویش بەردەمی دادوەرە. هەرچەندە جەنگێکی گەورەی ناوچەیی بەڕێوە ببیت، دوژمنە سەربازیە گەورەکانت لەناو ببیت، بەڵام چارەنووس و بڕیاردان لە دوا ڕۆژەکانی ژیان لە مەیدانی جەنگدا نابێت، بەڵکو لە بەردەم دادوەرێکدا یەکلا ئەبێتەوە.